پاشە ڕووداوانی شانزیدی 2007 کە بەسەر شاری کەرکووکی خۆشەویست و قەزای دووسڵمەتەوە هات ڕێژێکی زۆری ئاوارەی خەڵکی خۆشەویستی شاری کەرکووک و دووسڵمات و هاتون بۆ پارێزەکانی تری هەرمی کوردستان تابەت بۆ پارێزگای سلێمانی و دەوروبەری ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردە سلێمانی سەبارەت بە خوێندنی ئەو منداڵانی کە بۆی ئەم ڕووداوە ئاوارە بوون هاتنە شاری سلێمانی نووسراوێکمان کرد بۆ سەرجەم بڕۆتی پەروەردەی قەزاکان و بۆ ناوەندەکانی خوێندن کە هەموو خوێندکارێکی هاتووی میوانی شاری سلێمانی ئەتوانێت لە نزیکترین خوێندنگای ماڵی خۆیان بخوێنێ و مامۆستانەی لەوێ هاتوونە نزیک قوتابخانەکانی خۆیان پەیوەندی بکەن بە قوتابخانەکانی ناویان تۆمار بکرێت ئەمە سەبارەت بە خوێندنی کوردی کە پەروەردەی کوردی لە کەرکووکە بووە ئەوە هاتوونەتە سلێمانی سەبارەت بە خوێندنی عەرەبی کە بەشێکیان خوێندنی عەرەبیان هەبوو لە سنووری پارێزگای کەرکووک و دەوروبەری ئێمە نووسراوێکمان کردووە بۆ بڕێتی نوێنەرایەتی وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی فیدراڵیەوەی سلێمانی نوێنەرایەتیان لێرە هەیە دامان لێکردن ئەوانیش هاوشێوەی قوتابخانە ئاساییەکانی خۆمان خوێندکارانی ئاواری ناوخۆ و خوێندکارانی شاری کەرکووک و مامۆستاکان وەربگرن تا ئەم بارودۆخە تۆزێ هێورە بێتەوە و ڕێنمایی تازەی تر لە وەزارەتی پەروەردە دەرەچێت ئێستا لۆدێکی زۆر لەسەر قوتابخانە و خوێندنگاکان هەیە تابەت لە سنووری پەروەردەی چەمچەماڵ ئێمە بە هەمانجێڵێک ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەنیازی ئەوەین بەشێک قوتابخانە لە سنوورە دروست بکرێت یاخود لە کەمپەکانی سووداش و تازەدێ و منتیقەکانی تر وا بکەنجی ئەو خوێندکارانە بکەینەوە و لە هەموو گەڕەشی شاری سلێمانی شەتوان خوێندکار نزیکترین ماڵی خۆی پەیوەندی بکە بە قوتابخانەکەیەوە لە موچەیە من ئاگادارنیم بەوەی ئاگادارین دوای ئەوم باشەری ئەم مامۆستای ئەنێرین بۆ وەزارەتی پەروەردە کە لەو ڕۆژەوە پەیوەندیان کردو بە قوتابخانەکان ڕێکارەکانی ژمێریای لە وەزارەتی پەروەردەوە دابینەکە